والله توفاني الشانسة والله توفاني الشانسة والله بري والله الشانسة كنت لك ليدا وقر لو رادا قريوها وريرة كورا ما تسوى ولا كورا تجي خود بينازاني دوريرة بابي من دوريرة تشيش بولاي دايا كورا كاكا زمونية زمو يكتب يشي قطعنا يكتب تيا من نايس يعني سرتيب عبد الرحمن تمام تقريبا 50 سال داري اما مجموعه بوين لا كارگەی پێراوی لاستیکی ئیشمان دەکرد تێدەگەن لەوێ تیمەکمان نایسە دروست کرد هەموو تموعی وەرزشمان هەبوو لەو کاتی دەستمان پێکرد ئەو کاتێ ئەمە نەمان دەتوانین تیمەکان زۆربیان ئەویان دەکرد تەمرینیان دەکرد لە مەلعەبی ئەو کاتی ئەو مەلعەبی کچکە بوو شەش لاعیبی هەمووش ئەو کات هەموو خۆر بوو وەچی ئێستا وا چیمەنە نەبوو وەرە لۆی وکرێتە وەرە لۆی باێ ئەحمەد باێ وەرە هۆگر والله دەبی بێت لا بێتەوە ئێرە ئیلا دەبی بێتەوە ئێرە باشترین یاریزانی من لەو لە 92 تەشکیلمان کرد لە سەرۆت عومەر بوو پاشان ئەوە یاریزانی تکەی هاتیە جۆتیار خوادەکمانە بوو ئێستا مهندسە سەرپەرشتی ئەو مەلعەبەی کرد ئەو دروستکردنی ئەو مەلعەبەی ئارام تاهیرەکەم هەبوو ئێستا لە دەرەوەی وڵاتە یاریزانەکانی کەش هەموو ینی جێڕایەلی منن چ برێم نارێم نا بەس هەندە جاروەیە لیان تووڕە دەبم ینی ئەوان بە گیانەی وەرزشی لێم وەردەگرن احتیاجات ڕەد فعل و ئەشتانیان نییە والله گۆچیان باش نییە والله حرامە بەس عەرزێ چلۆ لێدە گۆلە تو خۆشت دەکوژی لیاقەکەی خۆت نایەلی بەس من لێ دەنێ من گۆلی یەکە کورە کاکە دەبی بەخیرە تۆپانێ بکەیت کورە چ بۆش دەبی چ کورە دە وەرە پێش بابە وەرە پێش ئەیاوە لە 11 یاریزانی بەخۆی زیاتر من حەزم لە تۆپی درێژ بەخۆی تۆپی شەش لاعیبی جوایە ئوسلوبی 11 یاریزانی تۆپی درێژ جاروێ ئەمە بەس بە دوو لەم سێ لەم سێ گۆلەکی دروست دەکەیت بەس هەرچی شەش یاریزانیە شەش یاریزانی بڕک بە زەحمەتە لێدان و ئەشتانە هەیە بەخۆی 11 یاریزانی زۆر یاریی خۆشە و تام و تێژی خۆی هەیە من ئامۆژگاریم چیا من دەرێم کاکە ڕێزدا یاری لە ناو بژیان بگرن بە هەموو شتێک یعنی گۆ یاری ئەوە ناو بژیان باشترین ئەوەیە ناوچیا وەسیلەیە لە ناو مەلعەبی ڕێزی لێ بگرن ئەوش ڕێستان لێ دەگرێ ڕەت فعلی بەرامبەر مەکەن کابتنێ لە ناو مەلعەبی دەتانی ئەو بچ قسەی لەگەری بکە و تۆ مشکلە مەشاکل ئەو شتانە ڕووی نەدایە قەت بچین تەعادە لە لای حەکەمی بکەین یا لە ناو بژانی بکەین قسەی پێ بێن ئەو شتەیە ئەمە بەخۆشمان قبولمان نییە ئوسلوبی وەرزش ئەوە نییە وەرزش ئەوە چێت بردنەوە دۆڕادنی تێدایە دەبی تەقەبول بکەین زاروێ تیمەیە لە تو باشترە دەباتەوە دەبی پیرۆزبایی لێ بکەین بڕۆ محەممەد دەبڕۆ ئۆفساید نییە کاکە دەبڕۆ ڕاگرە دەی ڕاگرە باێ هاندەرانی ئێران تقریبن لەو سنوورەی هیچ تیمەک وەچی تیمی ما هاندەری نییە ئەوش لە بۆ چێ هەموو سۆز و عاتفەکەی منە و یاریزانەکانیش هەر بەس بە من نییە ئەمن ئێستا من تیمەک لە من باشتر بی ئەگەر لێشم باتۆ زۆر بەجانەچی بەس ئەمن ئەگەر تیمە ئەمە بە خۆمان تیمی مە باش گەمەی کرد لەگە تیمەکی خراپ گەمەی بکاتن یعنی خەفەت پێوە دەخۆم دەرێم ئەمە باش بووین ئەزە دۆڕانمان تۆپانی ئەوەیە تو دییان دەبەوەیان دەدۆڕێنی تەقەبولی دەبی ئەم شتەچیش بکەیت نازام چی ئۆیلۆ بهینە چی نازام وازنە هەموو ڕۆژێ وەجبە ڕاهێنەر حەزی لێ نییە هیچ لاعیبەک یا هیچ یاریزانێک لە ناو مەلعەبی غەڵەت بکە ئەمیش شتی غەڵەتم تەقەبول نییە غەڵەت دەبی بەس ئەتو یەک دوو جارێک لێت قبول دەکرێت دوو جار نەخرێت سێمی جار هەنابی ئەتوار خۆل لە گۆلێنی هەر خۆل گۆلنێ دیفاع لێرەیە ئەتواتی لە بینی سەروەت و لە بینی تو محمودی کابراتە شوتی کردیا خاستان گۆلی یەکەم ئەدەن گۆ دوو لاعیب چ دەکەن دوو ناوەن چ دەکەن دوو